بەخێرەتی گەرمی شاعری لای خۆشویستی گەنجان و هەموو خەڵکان و ئەو خەڵکە هەژاری کە هیوایان بە شعرەکانی کاکەزەوەزیان هەیە من بەڕاستی سوپاسەکەم بە دوو شێوەیەکەم وەکو خۆی وەکو گەنجێک شاعر دۆمیشیان وەکو بە نوێنەرایەتی نامەزراوەی کەریمی ئەلەکە کە بەڕاستی من نازانم چۆن وەکو دەستگای میدیایی گەڕیان سوپاسیان بکەم ئەوەی کە بینەوە باگراوندانیان وەکو شانازیەک بۆ پیاوە دەسۆزەکەی نیشتیمان بۆ بەم کەسێ بەڕاستی ناوتێ سەرمایهداری نیشتیمانی بۆ سەرمایهداری نیشتیمانی دکتۆر تاها ڕەسوڵ بۆ کاکە دەربازم باس کرد لە سەردەمی کۆرۆنایە کە کەس نەیوێرە مەرحەبایی براکەشی بکە ئەو بە خۆی و دەمامچێکەوە خۆی گیان ئێرە دامەزرانی ئێرە شتێک مەڵی بەسەراتی خەڵی بوو بیستی پشتێکی وا هەیە بە بیر کەس پەیوەندی پێ بکە خۆی هاتووە هەموو پشتیوانێکی بۆ ئێمە دەربڕی ئێمە شانازی پێ بکەین لێرە بەرنامەیەکمان هەیە بە ناوی چایخانەی گەڕیان چۆن لە هەردێک چایخانەیە بۆ بەنەریت وێنەی کەسایەتیەکان هەیە ئەو کەسایەتیانە کاکە دەربازی ئێمە لێرە دامانەوەتەوە ئەوەی کە لەسەر ئەرچی دکتۆر تاها ڕەسوڵ سەیری ئەم پۆستەرانە هەمووی مەبەستی هەیە زانە شاعیرەکە هونەرمەند ئەوە هەمووشی ئەوە نیە بڵێ کۆچی دەیان پێدا هەندێک هونەرمەندی دیان لە ژیانەیە بەس ئەوە ڕێزی لێ بنێ خەڵک بزانێ موفتی چیە ناسر ڕەزازی چیە بێژن کامگار چیە ئەوە پێشکەشەکە بە زۆربەی قوتابخانەکان بە شوێنە گشتیەکان بە کتێبخانەکان کاک دەرباز بزن پێشکەشەکەن بۆ ناوەدانە زیاتر بەڵێ تەوانەوە هەموو دکتۆر تاها ڕەسوڵ لە خەمخۆری خۆی بۆ نیشتیمان و گەل و بۆ مێژووی تەوانەوە کەسایەتیان هەموو کەسایەتی جێگەی شانازین بۆ گەلی کورد وەکو وەفایەکی بچووکە بۆ هونەرمەندانە و دکتۆر تاها ڕەسوڵ کردوێتی لە ڕێگەی دارەزراوی کەریمی عەلەکەوە ئیتر ئەوەی پێم وابێ بەقەدەر نازانکە بەراوردەکەەوە زیاتی ڕۆژنبیری بەس کتێبیشی لە سپۆنسەر کردوەکە چاپ کراوە هەرەوە نییە ژمارەی ئەم پۆستەرانش پێم وابێ ملیۆنێک کتێبپەڕێنەوە ملیۆنێک ینی دابەشەوە حەزەکەم خەڵک بزانێ ملیۆنێک لەو پۆستەران دابەش کراوە بەسەر شوێنە گشتیەکان و شوێنە ڕۆژنبیری و کلتوریەکان و قوتابخانەکانە من شانازی پێ بکەم بۆیە لە میدیای گەڕیان جوانترین باگراوندە تۆرە لێرە بەنامەی پێشەش کە باگراوندەکانە شکۆی نیشتیمان بێ شکۆی نیشتیمانەکە سوپاستانەکەم سوپاسی